إجان هون دزانن دما كوميسيونا يا ساي كوميسيونا بلند أهل بجارتنين عراقي ما هايك يا صالة دهاتي خلاص دبو لأفروكيا برلمان عراقي بريار دا ودما كوميسيوني هاتا دريش كرن حتى شش مهين دي آنكو دناوا فان شش مهان دا كو 25 مها دوا هل بجارتنين برلمان كردستان يجيد كيفيتان أبدا آنكو أو ترس نما كو دما كوميسيوني نهيتا دريش كرن و هل بجارتنين برلمان كردستان يجي نهينا كرن لسر برسي جهجای کاروان جلال ریوبری گشتی داتا سنتر لکومسیون اهل بجارتنین هریما کردستان دپرسم الاستودیو میوانی ما هجای کاروان گلک بخیرات یا کردستان استشار هوا چاوارت کرد پارلمان عراقی شش منگا دما کمیسیون دریش کتن ئێمە وەکو کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی و بەتایبەتی من وەکو بەڕێوەبەری گشتی لە فەرماگەی داتا پێشبینیوەمان دەکرد کە پەرلەمانی عێراقی ئەو هەنگاوە بنێتن چونکە جگە لە بابەتی پەرلەمان هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کە بڕیار وایە لە 24 مانجی شوبات بەڕێوە بچێتن لە بیرمان نەچێتن لە 18 مانجی 12 ئەمساڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێت 18 12 لە بۆ هەفتی 1 2024 ساڵی بێتەوە ماوەیەکی کەمە لە بەردەم کۆمسیۆن بتوانێتن گشت ئەو کارانە ڕایی بکاتن کە پەیوەستە بە کۆتایی هاتنی پرۆسی هەڵبژاردن و پەسەندکردنی ئەنجامەکان لەبەر هەندێک پێویستی پێبوو کۆمسیۆنی عێراقی کە ماوەکە درێژ کرێتەوە پاشەوەی کە دادگای ئیتیحادی فێدرالی بڕیاری لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان بە ناسایی زانی بێگومان یەکێک لەو زەرمەندانە کۆمسیۆنەکەی کوردستان ئێمەمانان بووین کە لە کۆبوونەوەیەک لەو ماوەی کە درێژکرابەوە کۆمسیۆنی کوردستانی کارا کردەوە و دوو شوێنە بەتاڵەکەی پڕ کردەوە بە جێرەی بڕیارەکەی دادگای فێدرالی هەم ماوەکەی بە ناسایی زانی وەک بڕیارەکانیشی هەڵوەشاندەوە کەواتە ئێمە نەمانەتوانی سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکەین بێگومان ئەنجامدانی هەڵبژاردنیش مافێکی خەڵکە کە لە دەستوریش ئاماژەی پێکرایە خۆشبەختانە کە بینیمان پەرلەمانی عێراقی و بە تایبەتی لیژنە یاسایی کە جێگەی سوپاس و دەستخۆشیەوە بە تایبەتی کاک ڕێبوار هادی کە ڕۆلی بینی لە بابەتی نوێکردنەوەی ماوەی ئەنجومەنی کۆمسیاران کە پێشتر 48 مانگ بوو ئەو جارە هەمواریان کردەوە لە بۆ 54 مانگ کە مەرزدارە بەوەی کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیش بکەن هەنگاوێکی زۆر ئیجابیە و مای دەستخۆشیە هین وەکێ کۆمسیۆنا هەڵبژاردنên هەرێما کوردستانê çawa dibînin ku هەڵبژاردنên پەرلەمانê کوردستانê dê ji aliyê کۆمسیۆنا bilind a serbexweya Iraqê ve hene serperiştî kirin ئەنجامدانی هەڵبژاردن لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق باڵێن ئەمر واقع باڵێن چونکە وەکو باسم کرد کۆمسیۆنی ئێمە ناتوانێتن سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکاتن لەبەرەوەی ئەنجومەنی کۆمسیارانمان ماوەی بەسەردا چووە جگە لەوەش پێشەوەی کۆمسیۆنی کوردستان لە ساڵی 2014ەوە دروست بیتن یاسای لە بۆ دەرچوو دوای لە 15 تشکیل کرا کۆمسیۆنی عێراق لە 2005ەوە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی کردیە لە تەواوی عێراق و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیش بەوەی کە لە ساڵی 2014 لە ساڵی 2013 لە 13 هەڵبژاردنی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان کە پەرلەمانە بەڕێوەی برد دواتر لە 2014 هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی ئەنجامدا هێشتا کۆمسیۆنی مە نەبوو کەواتە شارەزاییەکیان هەیە و ئۆفیسەکانیان لە پارێزگایەکان باشترین نمونەیە لە بۆیە بتوانن ئەوان سەرپەرشتی هەڵبژاردنەکە بکەن و کێشەی نەبێتن جگە لەوەش دەستەیەکیان هەیە بەناوی دەستەی هەرێم کە سەرپەرشتی ئۆفیسەکانی هەرێم دەکاتن لە ڕێگەی ئۆفیسەوە سەرپەرشتیکردنا بڕێوەچوونە هەڵبژاردنان ji aliyê hewa û wanave çi ye çi cudahî heye جیاوازیەکە لە ڕووی تەکنیکیوە ئەگەر با بڵێن بەڵێ جیاوازی هەیە ئەگەر کۆمسیۆنی عێراقی هەڵبژاردنەکە بەڕێوە باتن کەواتە هەموو کەرستە و پێداویستیەکانی هەڵبژاردن کە ئامادەکرا لە بۆ بەشێک لەوانەی کە هەرێمی کوردستانیش دەگریتەوە لە بۆ ئەندامەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بریتە لە جیهازەکانی دەنگدان کە پیکۆز و جیازی تەحقوق و با بڵێن ئەو ئامێرەی کە ئەنجامەکانی ڕێگەی مانجی دەستکردەوە پێڕەوانەی بەغدایە دەکرێتن ئەوانە بەکاردێنیتەوە کەواتە ئالێتەکە خێراتر دەبێتن جگە لەوەش هەڵبژاردنەکە بێگومان بە زیادکردنەوەی دەنگەکان بە شێوەیەکی دەستیش دەکرێتن لە بەوەی کە دڵنیایی لەلایەن حەزبەکانی بەشداربوو لە پرۆسی هەڵبژاردن بدرێتن کە ڕاست و دروستی ئەنجامەکان چەندی هاوتەری بوو مطابقە بەیەکەوە باشە ڕێکارên پێویستên ku vê demê کۆمسیۆنا هەڵبژاردنên هەرێما کوردستانê jiya Iraqê dixwaze û encam nedayne hene gelo تێنەگەیشتن بوو بۆ پرسیارەکە هیچ کارێک ماوە کە نەکرا بێ تا ئێستا
لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراقەوە؟ ئێمە وەکو باسم کرد پەیوەندیمان بە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان و ئامادەکاریەکان نیە. بەڵێ لە بۆ هەڵبژاردنەکە پێویستە کۆمسیۆنی عێراقی باڵێ ئەنجومەنی کۆمسیاران ژمارەیەک ڕێکار دەربکاتن لە بۆ چۆنیەتی خۆتۆمارکردنی حەزبەکان لە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکە و تایمتێبڵێک دامێتن تێیدا ئەو هەنگاوانە دیار بکاتن کە پێویستە لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەوانە پسولەی دەنگدانە، دابشکردنی دەنگدەرانە بەسەر بنکەکانی دەنگدان و ڕاهێنانی کارمەندەکانە. ئەوانە وەکو باسم کرد پێویستی بەوەیە لە نێو تایمتێبڵێک ڕای بگەێنێتن کە کامە هەنگاو لە کامە وەخت لە بۆ کامە وەخت دەیکاتەوە، ئەنی ماوەی لە بۆ دیاری دەکرێتن. لۆ نمونە وەرگرتنی فەرمانبەر لە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن لە ڕۆژی دەنگدان هێشتا ماوەکەی مایە، دەکرێتن لە ئایندەدا لە ڕێگەی فۆرمەکەەوە کۆمسیۆن ڕای بگەێنێتن ئەوانەی کە ئارەزومەندن لە ڕۆژی هەڵبژاردن ببنە کارمەندیان لە ڕێگەی فۆرمەکەەوە بە ئۆنلاین پڕیکەنەوە و دواتر تیرپشک لە نێویان دەکرێت و پاش ئەوەی کە ناوەکانیان دەرچوو دەست دەکرێت بە ڕاهێنانیان لە بۆەوەی کە چۆن مامەڵە لەگەر ئەو ڕێکار و یاسایانە بکەن کە کۆمسیۆن دیاری دەکاتن بە جێرەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ساڵی یاسای ژمارەیەک ساڵی 92 ئەوە پێوەری سەرەکیە لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە. هەرێما کوردستانی چەند کەسان مافێ دەنگدانی هەیە؟ ئەوەی کە کۆمسیۆن ڕایگەیاندیە لە لای ما شتێکی جیاواز بوو لەگەرەوەی عێراقی، چونکە کۆمسیۆنی عێراق پشتی بە نوێکردنەوەی تۆماری دەنگدانی بایۆمەتری کردیە. ئەوەی کە ئەمە لە ڕابردوودا هەڵبژاردنمان پێکرد لەبەرەوەی ئەو ئامێرانەمان بەردەست نەبوو و کۆمسیۆنی عێراقی ئامادە نەبوو هاوکاریمان بکاتن، ئێمە پشتمان بەست بە فۆرمی خۆراک. لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە 3,084,000 کەس 3,084,465 شتێکی ئەو بابەتە بوو مافی هەڵبژاردنیان هەبوو. بێگومان ئەوە لە ساڵی 2018 هەتاکو ئێستاکە هەر ساڵی نزیکەی 50 هەتا 60,000 دەنگدەر زیاد دەبی بەوانەی کە دەبنە 18 ساڵ. ئەوەی عێراقیش ڕایگەیاندیە هەڵە نەبم 3 ملیۆن و شتێکە 3 ملیۆن و 100,000 لەو دەوروبەرەیە. باشە هین باوەرن و ئەف هەڵبژاردنە بێ سەختەکاری بێ دەستکاری بتومارێکە بایۆمەتریە پاک بهێنە ئەنجامدا؟ ئەو هەنگاوانەی کە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق گرتی تێبەر ئەوەی کە من لە ڕێگەی خوێندەوەم لە بۆ ڕێکارەکانی و ئەنجامدانی هەڵبژاردن ئەو ئامادەکاریانی لە بۆ ئەنجومانی پارێزگاکان دەکرێتن هەنگاوەکە جێگەی دڵخۆشیە وەکو شەخص من باز دەکەم، بەڵام ئەومانایەوە نییە کە سەختەکاری نەکرێت. سەختەکاری لەوانەیە دەنگدەرێک ئارەزومەند بێتن لەوەی کە بیاوێ سەختە بکاتن، بەڵام لە بۆ هەر هەنگاوەک کۆمسیۆن ڕێگری دانایە لەوەی کە ئالیەتی چۆنیەتی ئەنجامدانی هەڵبژاردنەکە لە ڕێگەی تەنیا دەبی کارتی بایۆمەتری بی. کارتی بایۆمەتری هەر دەنگدەرێک ئەگەر کارتی بایۆمەتری نەبیتن مافی پێنادرێتن بەشداری هەڵبژاردن بکاتن. جگە لەوەش من کارتی تو ببەم کە دادنێمە سەر ئامێرەکە لەسەر شاشەی ئامێرەکە وێنەکەی دێتە سەرێ، کەواتە من ناتوانم کارتی شخصێکی کە کەسێکی کە بەکاربینم بچم بەشداری هەڵبژاردنی پێ بکەم ولا زیاتی کەسێک کە دەنگ بدەم. ئەوە هەنگاوی زۆر باشن وە کۆمەڵک ڕێکاریت کە ئەنجامدایە لەوانەیە دەرفەت نەبیتن لێرەدا. هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی پێویستە چەندە و ژالیەکێ بەدەهێتە تارخانکردن؟ بەگوێرە یاسایەکە ئەوڕۆکە ئەوەی من خوێنمەوە لە کاتی هەموارکردنەوەی یاسایەکە لەلایەن پەرلەمانی عێراقەوە وا تێدەگەم کە پێویستە حکوومەتی عێراقی ئەو تێچووە لە ئەستۆ بگریتن کە لە بۆ هەڵبژاردن پێویستە. باشە هین بەشدار نابن بە ئەوەیەکێ ڕاستە و خۆ بۆوان هەڵبژاردنان لێ بوو هەژمارتنا دەنگان جوداکردنا دەنگان هیچ هاریکاریش هەواهاتیە خواستن جالی کۆمسیۆنە بلندە سەر بەخۆی عێراقی بۆ هەڵبژاردن؟ سەرەڕای ئەوەی ئێمە وەکو کۆمسیۆنی کوردستان پرۆتۆکۆلێکی لێک تێگەیشتنمان هەیە لەگەڵ کۆمسیۆنی عێراقی و واژۆ کرای لەلایەن ئەندامانی ئەنجومەنی بەڕێزی کۆمسیارانی هەردوو لامانەوە، بەڵام تاکو ئێستاکە بە شێوەیەکی فەرمی هیچ نووسراوێکی فەرمی لۆمانە هاتیەکە هاوکاریان بین لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە. لەوانەیە لە ئایندە بابەتێکی وا بێتە گۆڕێ، بەڵام تاکو ئەو ڕۆکەی کە ئێمە لەگەڵ جەنابەت دانیشتیمە هیچ بابەتێکیان لەگەر ئێمە باس نەکردیان. ژای کاروانجە لە ڕێڤەبەرێک گشتیە داتا سانتەر لە کۆمسیۆنە هەڵبژاردنین هەرێما کوردستانی گەلێک بخێرهاتی زۆر سپاس. سپاس لە بۆ گۆش.